فریاکەوتنەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە لە نەخۆشخانەی شۆڕش فێرکاری لەگەڵ فریاکەوتنی قەڵاچوەلان کەرکووک شەید مەلا ئەحمەد کەلیاری لە گەرمیان وەروە شەید ئەحمەد ئیسماعیل لە ڕاپەڕین تەنها لە 3 ڕۆژی جەژندا جەژنی ڕابردوو 1815 نەخۆشیان بینیوە. ئەمە لە ئاماری تەنها 3 ڕۆژ بووە. ئاماری 6 مانگی سەرەتا نزیکەی 512,000 نەخۆشە لە تاکو ئێستا نزیکەی 1012 بریندار لە جەنگی دژی داعش بە لیژنەی باڵا لە وەزارەتی پێشمەرگە و ئێمە پێکهێنراوە نردومانەتە دەرەوە بۆ چارەسەرکردن. ژمارەیەک بریندار ماوە کۆمەڵێک لە وڵاتانی هاوپەیمانان بەڵێنیان داوە کە بریندارەکانمان لێوەرگن ئەوانەی کە ماون، بەڵام هەتاکو ئێستا ئەو بریندارانەی کە ماون جوابەکانی لە وڵاتانی هاوپەیمانەوە نەهاتوتۆ تەنها چاوەڕێ ئەوان دەکەین. تەنها لە 6 مانگی یەکەمی ساڵی 2017 دەرچوونی تیمەکانمان بۆ بەرەکانی جەنگ 277 جار بووە. ژمارە ئەو کەسانەی کە لە تیمە پزیشکانە بەشداریان کردو 850 کەس بوون. ئەمبولانسەکانمان 1035 جار لە ماوەی 6 مانگا دەرچوون و ئێوەشی ڕدەگەین کە ئێستا ئەمبولانسەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە بەشێکن لە سیستمی خزمەتگوزاری تەندروستی لە 122 یاتە فریاکەوتنی خێرا و تاکو ئێستا 1035 جار بە دەرچوونی خۆمان و ئەو داواکاریانەی کە لە ڕێگەی 122 سنتەری فریاکەوتنەوە بۆمان هاتووە. پێی دوایین ئامار کە ئەمە ئامارێکی فەرمیە ئاماری شەهید و بریندارانمان لە جەنگی دژی داعشدا لە دەی 6 2014 تاکو دەی 7 2017 ژماری شەهیدانمان لە جەنگی دژ بە شەڕی داعشدا 1745 شەهیدە و ژماری بریندارەکانمان لە جەنگی دژی داعش 10069 بریندارە. ئەو ژماری ئەو کەسانی کە تاکو ئێستا بێسەر و شوێن و چارەسەریان نادیارە ژماریان 66 کەسەوە مەش ئامارێکی فەرمیە.